من یەکەم کەسە بم کە چەک هەڵەگرم. بۆچی دەوڵەتی عێراق ئەوەنە ئازانیە لە ئەمریکا تووڕە بێ؟ جنابی سەرۆک بارزانی کە ئەڵێ بەڕاستی قوبوڵی ناکەین ئەی چی بڵێ؟ سڵاتان لەبێت ئەم کاتتان باش وا دەبێتە زیاتر لە 2 مانگ موچەی موچەخۆرانی هەرێمی کوردستان بۆ مانگەکانی 5 و 6 دابەش نەکراوەوە ئەم کێشەیە بە چارەسەر نەکراوی تاوەکوێسە لە نێوان حکوومەتی هەرێم و حکوومەتی عێراقدا ماوەتەوە تا دێت دۆخی ژیانی موچەخۆران و لەگەڵیشیدا هاوڵاتیانی هەرێمی کوردستان بەرەو خراپتر بوون دەچێت. سوۆسیال میدیای سا لە هەرێمی کوردستان بۆتە ناوەندێک بۆ دەربڕینی ناڕزایەتیەکانی هاوڵاتیان کە تێیدا و لێەوە باسی شێوازی خراپی ژیان و گوزەرانی خۆیان دەکەن و داوا لە بەرپرسانی هەرێمی کوردستان و حکوومەتی عێراقیش دەکەن هەرچی زووە ئەم گرفتەی بۆ موچە دروست بۆ چارەسەر بکرێت. پرسیارەکە لێردا ئەوەیە ئەگەر بێت و ڕێکەوتنێک لە نێوان حکوومەتی هەرێمی کوردستان و عێراقدا نەکرێت دۆخی موچەخۆرانی هەرێمی کوردستان و هەروەها هەرێمی کوردستان بە شێوەیەکی گشتی بەرەو کوێ دەڕوات. گفتگوی هەموو ئەم بابەتانەوە زیاتر لەگەڵ میوانەکەم دەکەم زۆر بەڕێز ئاری هەرسیم بەرپرسی لقی 4 پارتی دموکراتی کوردستان سلێمانی. سڵاو کاگاریم کاتت باش. تەندروستی چۆنە؟ با یەکسەر لە پرسیاری سیاسی و دەست پێ نەکەین دۆخی تەندروستی چۆنە؟ ئەم ڕۆژانە چۆنە گوزەرێ؟ وڵی گەرمە و خۆڵبارینە و بە هیوام هەمیشە سەلامەت بیت. با بچمە سەر پرسیارەکەم کاگاری لە سەرەتاشەوە باسم کرد کە دۆخی موچەخۆرانی هەرێمی کوردستان لە نێوان کێشە چارەسەر نەکراوەکانی هەرێم و بەغدا بە چارەسەر نەکراوی ماوەتەوە. ئەم مامەڵانی بەغدا بەردەوامک و پارتی دیموکراتی کوردستان بەرپرسەکانی ئاماژەیان پێکردووەکە مامەڵەیەکی ستەمکارانەیە بەغدا بەرامبەر هەرێمی کوردستان دەیگرێتە بەر. لە بەرامبەریدا بەغدا دەڵێت کە هەرێم پابندی و ڕێکەوتنانە نابێت کە لەگەڵ بەغدا بۆمان داناون و بکەوینە ڕێکەوتنێکی تەواوەتی بۆ چارەسەری و گرفتەیەکی هەیە. پێتان وایە سەرچاوەی ئەم دۆخی ئێستا بۆ هاوڵاتیان دروست بووە کێ خەتابارەتیدا بکە؟ خۆی ینی ئەم سەردەمە سەردەمی ئەزمەیە. سەردەمی ئەزمان لە هەموو دنیا وەزعی کۆمەڵگە تێگەچێ بە شێوەیە لە شێوەکان. ئێستاش ئێمە یعنی لە وەزعین خەڵک 2 مانگ موچەی بوونەیە ئەمە شتێکی نییە. یعنی تو هەموو سەرچاوی ژیانە موچەکە و بێ بۆ دنیا چی بکەیت؟ ئەوە لەلایەک تووڕەبوونی خەڵک یا موچەخۆرانی هەرێمی کوردستان لەوەی کە 2 مانگە موچیان بۆ نەهاتووە 100% لە شوێنی خۆیەتی. بەڵام ئەوەی لە شوێنی خۆی نییە. تۆ ئەم تووڕەبوونت بەرامبەر بەچێیە ئەوەی کە پارەکەی بەدەسە و ئەبێ بینێرێ بۆ هەرێمی کوردستان بەغایە نەک حکوومەتی هەرێمی کوردستان ئەوان ناینێرن. اینجا هەموو جارێک بیان وەکمان پێگرن ئەڵێن ئەمانە پابند نین بۆ ڕێکەوتنانی کە لەگەڵ ئێمە کراوە. اینجا خۆ تۆ یعنی وڵاتێک یا بڵێن دەوڵەتێک نیشتیمانی تۆی داگیر کردبێ هەرگیز دانی خێرە پیانانەیە. ئەوانی کە موالیدیان شمولەکە و زاکیریان باشە زان سەدامیش بە ئێمەی ناو شۆڕژگێر ئەومانە مخەڕیبن ئەمانە لادرن ئەمانە منافقن بەزای قسەکەی سەدام ڕاست بوو. لەبەرەوە ئەمە نەتیجەی سیاسەتی مەجموعەیەک عەرەبی شۆڤینیستە لە بەغا کە ئەیانەوەی قەواری هەرێمی کوردستان نەمێنێ. یعنی وردە بە مەسەلەی تەوتین و بە مەسیلەی دەست بەسەراگرتن بە خاڵە سنووریەکان و باج و ئەمانە ئیتر تەواو چەکە دەکا. ینی هیچ پێویست ناکە هەرێمی کوردستان و پەرلەمان و حکوومەت هەبێ ئەبیتەوە بە 3-4 محافزە لەژێر دەسەڵاتی هی دەوڵەتی عێراقاوی تر. باس لە ناڕزایەتیەکانی خەڵک کرد سەرنجت بردم بۆی کە پرسیارە بکەم ناڕزایەتی خەڵک دەبێت لەو کەسە بێت کە پارەی بەدەستە. کاگاری داهاتی ناوخۆی حکوومەتی هەرێمی کوردستان حکوومەت ناتوانێت داهاتی ناوخۆ موچی موچەخۆرانی هەرێمی کوردستان دابین بکات؟ باش ئۆکەی ئەم پرسیارێکی منتەقیە. بەڵام منیژە پرسم ئەگەر حکوومەتی هەرێمی کورد جارێ بە ئەو بڵین حکوومەتێک ئایا بەس بە پارەی موچە ئەتوانێ وڵات بەرێ بەڕێوە؟ ئەو تۆ موچەتدا ئەی کارە بابەچی ئەی 100 مەتر جادە چۆن قیرتاوەکەی ئەی پارەی ئەو دەرمانی کە خەڵک لە خەستەخانە بە بەلاژ وەرێگرێ لە شۆیێت ئەی پارەی مەسرەفی ڕۆژانەی دەوایری حکومی ئەمە لە شۆ تەمینەکەی ئەو پارەی کە لە بەغاوەیە بەس بۆ موچەیە هیچ عیلاقەی بەسەر یعنی میزانی تەشغیلی لەگەڵ نییە. ئەوەی کە خزمەتی ژێرخانەکە ئەوەی کە خزمەتی نیشتیمانەکە ئەوەی بەنداوی پێ دروزەکرێ بینین ئەم پارەی کە دەچێتەوە داهاتی ناوخۆی حکوومەتی هەرێمی کوردستان دەتوانرێت بەس موچەی پێدابش بکرێت؟ باشە سەیریکە لەوێ ئەمە ڕێی شخصی خۆمەتەوە لەوانێ ڕێی پارتیوانە بێ. ئەگەر ئەمەی کرد تووشی دوو ئیشکالەبی ئەو کاتە جیرفانە هیچی تیا نامێنێ بۆ ئەوەی کە کارە بابی بۆ ئەوەی کە 100 مەتر جادە قیرتاوەکەی بۆی دەرمان تەوزیەکەی ئەمانە و پێ نامێنێ. ئەمە یەک. دووهەم
ڕاستەوخۆ بە حکوومەتی بەغاڵیت کە خۆی من ڕاست نییە ئێمە ئەوەنە دەوڵەمەنین خۆمان نەتوانین لەسەر پێی خۆمان بوەستین هیچ پێویستمان بە تۆ نییە. بەڵام هەر لە ناو کوردستانەوە مەجموعەیە دەنگی نەشاست بەرزە بێتەوەڵێت چۆن ئەمە دابڕانە لە بەغا و دابڕان لە دەوڵەتی عێراق و وەکوی تەلاقی کوردایەتیان بکەوێ ئەم مشکلانە دروست دەبێت. ینی زۆر بەداخەوە ئەوانەی کە باسی میزانیەکە بڵێن داهاتی ناوخۆی هەرێمی کوردستانەکەن ڕاستیەکە بە خەڵک ناڵێ ئەم داهاتە چی لێ ئەکرێ ئەو داهاتە بەشی موچە ناکە ینی ئەو خۆم کە زانیەوە دانراوە بۆ مەسروفاتی یا بڵێن لە چوارچێوەی میزانی تەشغیلی سوودی لەوەرەگیرێ بۆ ئەو خزمەت گوزارانی کە ڕۆژانە لە ناو کوردستان لە هەرێمی کوردستان هەیە. باش کاگاری بەشێک لە بەرپرسانی باڵای حکوومەتی عێراق باز لەوە دەکەن کە زمانی گفتوگۆی سیاسیەکانی هەرێمی کوردستان وەک پێویست نییە و زمانێک نییە بگەنە نەتیجە پێی و بگەنە ڕێکەوتن پێی بنمونە هەڕەشەی بەشەی لە بەرپرسان چەکەڵگرتن لە شان و گرتنەوەی ئاوەکە لیان و ینی ئەمە دۆخێکی دروست کردووە کە حکوومەتی هەرێم و بەغدا نەکەونە ڕێکەوتن پێویستە زمانی سیاسیەکانی هەرێمی کوردستان بەرامبەر بەغدا لەم دۆخی ئێستادا چۆن بێت. ئاخردە تۆ سێریکە من ڕاست نییە دیسان لەبەرەوەی ئەوەی ئەوان پێ ئەڵێن زمانی نەرم معناوی ئێمە بچین تەسلیم بین هەستین پێڵاوەکانیان ماچکەی بڵێن ئێمە کۆیلی ئێوەین ئێمە ئەسڵە میلەت نین ئێمە نیشتیمانمان نییە ئەم کوردستانی ئێمە بەشێکە لە عەربستان خۆ بسڕیتەوە یعنی ئەم هەموو لیژنەیە چووە بۆ بەغا زمانی کاک نێچیروان وە زمانی کاک مەسرور لیژنەی یەکێتی و پارتی بەیەکەوە چووە هینی حکوومەت چووە هی لایەنەکانی ترچوون لیژنەی پەرلەمانی لەوێ هەموو هێزە سیاسیە کوردیەکان بەیەکەوە چۆن قسەیان لەگەڵ کردوون. یعنی زمانی نەرم چییە؟ بە قەناعەتی من ئەوەی ئەوان داوایەکەن یعنی تەسلیم بوونێکی تەواوی هەرێمی کوردستانە ئەوەی کە یعنی کاکە حەمەیشی حاجی مەحموود بڵێن پێشمەرگەیشی کۆن وتوێتی یەکێک لەو چەکانی کە بەدەستمانەوە گرتنەوە ئەوە خۆ کەس ئاوی نەگرتوتەوە بەڵام ئەمە باسەکرێت ئێخۆ وڵاتی تریش هەیە ئەڵێ بۆ نمونە یعنی ئەڵێ من چەکی ئەتۆمیم هەیە گەر تووڕەم بکەن بەکارێنم یعنی چەند جار رووسیا ئەوەی بەرامبەر ئۆکراینای وتووە بەڵام ئایا تاسە بەکاری هێناوە ئەمە مۆزوعێک مەسەلەی چەککردنە شانەکەش من وتومە ئێستا ژێڵێمەوە ئەگەر هەر هێزێکی داگیرکرد یعنی دەوڵەتی عێراق بەنیازی داگیرکاری بێتە هەرێمی کوردستان بۆی ئەم قوارەیە تێک بشتێنێ من یەکەم کەسە بم کە چەک هەڵەگرم لەبەری بە ئیهانەیە زانم بۆ سەر میلەتەکەم هیچ عیلاقەی بەسەر پارتی بوون و پارتی نەبوونەوە نییەمە من کابرایەکەم پێشەوەی پارتی بوون کوردم بۆیە دیفاع لە نیشتیمان و لە میلەتەکەم لە پێش پارتی بوونمەوەیە چکە پارتی وەسیلەیە خۆ هەدەف نییە. باشە دوایین ڕێکەوتنی حکوومەتی هەرێم لەگەڵ دوو کۆمپانیا ئەمریکیەکە کەکرا و لە دوایین وتاری بەڕێز سەرۆکی پارتیشدا سەبارەت بە دۆخی موچەخۆران و بەغدا ئەم دۆخێکی ئێستا دروست بووە دەوترێت کاردانەوەی ئەم ڕێکەوتنە و ئەم پەیامەی سەرۆکی پارتی دیموکراتی کوردستانە. باش سەیریکە جارێ ئەو گرێبەستانەی 500 ساڵ لەوە پێشن ئێستا نییە بەزی عادەکراونەتەوە ئەمە یەک دووهەم یعنی جنابی سەرۆک بارزانی کە ئەڵێ بەڕاستی قوبولی ناکەین ئەی چی بڵێ ئەگەر چاویشمان دەربێنن یعنی ئیهانەشمان بکەن هەر قوبوڵ یەکەین چۆن قاعدێکی شۆڕژێر و سیاسی لە وڵاتێکا بێ بۆ زمانە بەرامبەر نیارەکەی خۆی قسە بکە ئەمە یەک دووهەم باشە خۆ 2014 کاک مەسعود هیچ تهدیدێکی نەکردبوو بۆچی میزانی هەرێمی کوردستانیان بڕی لە مانگی 2014 خۆ کاتە تهدید نەبوو ئەو کاتە ڕێفراندۆم نەکرابوو بۆچی ئەو سابڕیان یعنی ئەو پرسیارە خەڵک حەقە و پرسیارە لە خۆی بکە لە گرێبەستی دوو کۆمپانیاکە گرێبەستەکە لەگەڵ کۆمپانی ئەمریکی کراوە کاگاری بۆچی ئەمریکا ئەگەر بێت و ئەمە کاردانەوەیەکی بەغدا بێت بۆ گرێبەستی کە حکوومەت بە بێگەڕانەوە بۆ بەغدا لەگەڵ دوو کۆمپانی ئەمریکی کردوێتی بەڕاستی بۆچی ئەمریکا بێدەنگە یعنی نا من شتێکی تر ئەڵێم هەڵوێستێکی نییە من شتێکی تر ئەڵێم باش بۆچی دەوڵەتی عێراق ئەوەنە ئازانیە لە ئەمریکا تووڕەبێ بڵێ ئێوە چۆنە چەند گرێبەست لەگە هەرێمی کوردستانەکەن بۆچی واناکەن بۆ ئێخۆ قاعدە لە هەرێمی کوردستانی چوو لە ناو بڵێن عێراق ئەو بەشی کە عەربستانە یعنی قاعدەی عەسکەری ئەمریکی هەیە هەموو کەسێکە زانێ کە یعنی هەتا پرچەکردنی جێشی عێراقی لەلایەن ئەمریکاوە کراوە دەسەڵاتی ئەمریکا زۆر زۆرە لێرە
بۆچی سوودانی جورئەت ناکە خۆی تووڕەکە لە کۆشتی سپی بڵێ ئێمە قوبوڵ ناکەین ئێوە شەریکاتی ئێوە بچێ لەگەڵ مەسرور بارزانی لەگەڵ حکوومەتی هەرێمی کوردستانە گرێ بەس باشوو بکە بۆچی نایکەنەوە وانە پرسیارە با لە بەغدا تۆزە بینە دەرەوە بینە سەر بارودۆخی ئەمنی شاری سلێمانی چۆن دەیبینی؟ وڵی بارودۆخی شاری سلێمانی وەکو هەولێر و وەکو زاخ و وەکو دهۆک یعنی خەڵک بێ موچەیە کە موچەش نەبوو بازار لاوازە بێ لە ڕووی ئەمنیەوە ئەزانی یعنی بە قەنەعەتی من حەقا زیاتر ڕۆڵ بیرێت بەلایەنە پەیوەندیدارەکان ئەوەش مەبەستم ئەو لایەنانەیە کە سەر بە حکوومەتی هەرێمی کوردستان و ئەرچیان پاراستنی بڵێن ئەمنیەتی سەر و ماڵی هاوڵاتیان لەوانە دەستگای ئاسایش بۆ نمونە و پۆلیس و حەقە جەنابی مەحافظ مەسەلە دەسەڵاتی زیاتر هەبێت بۆ جۆڵە پێکردن بەهێز لە کاتی پێویستە لە چ کاتێکدا ئەو کاتانی کە حاڵەتێکی نەخوازراوێتە پێشەوە مەسەلا حەقت یان جەنابی مەحافظ هەر بە قانونیش حەقە و دەسەڵاتی هەبێ نەک لایەنێکی حیزبی مەسەلەن هێزب بجوڵێنێەوەمانە ئەو نەک بۆێرە بۆ هەولێری ژوایە بۆ زاخۆ ژوایە باشە هەفتەی ڕابردوو هەفتەیەکی پڕ لە شڵەژان و جێکی چاوی سیاسیەکان و هاوڵاتیان و نیگەرانی هاوڵاتیان بوو لەو دۆخە ئەمنی کە دروست بوو درۆن لە سلێمانی لە کەرکووک لە هەولێر ئەمانە لەکوێ و ئاراستە دەکرێت لێرە لەوێ دەوترێت پەیامی ئێرانە بۆ بەرپرسانی باڵای پارتی و یەکێتی جا تۆ هەمیشە ڕاشکاوانە وڵامی پرسیارە داوەتەوە حەزەکەم زۆر بە ڕاشکاوی لێرە پێم بڵێ ئەمە بەڕاستی پەیامی ئێرانە بۆ بەرپرسانی باڵای پارتی و یەکێتی من بڕوا ناکەم لەبەری بینی ئێمە لەگە ئێران زۆر خۆشە ینی کاڵم ئێمە بەستم هەرێمی کوردستانە بە گشتی من بڕوا ناکەمەوە بێ بە قەنەعەتی من مەجموعەیەکن کە زۆر توندڕەون حتا لەوانەیە بە ئیجتیهادی شەخسی ینی ئەم شتانە بکەن بۆ تێکدانی وەزعی ئەمنی هەرێمی کوردستان و هەتا بۆ تواننەوەی قواری هەرێمی کوردستان بەڵام هەموو کێشەکە لەکوایە ئێمە لەم حاڵەتانەشە وامان لێ ناکە ئەم تەهدیدانە کە یەک بگرین کە یەک دەنگ بین ئەوەی کێشەی گەوری کووردە دایم وا بووە باش پرسیارێکی تر لێ دەکەم دەگەڕێمەوە سەر وەزعی سیارێمی کوردستان خۆتەزانی ئێمە وەکو ڕۆژنامەنووسان کە بەردەوام لە دەرەوە بەرکەوتین بە هەموو چین و توێژەکانی ئەم کۆمەڵگەیە یەکێک لەو پرسیارانی کە زۆر سەرنجم ڕادەکێشێ خەڵک لێمان دەکە بەڕاستی یان لە گفتوگۆکانیدا ئاراستەی بەرپرسانی باڵای هەرێمی دەکەن دەوترێت پارتی بەردەوام لە بەغدا ناڕازیە پێی وایە بەغدا مامەڵێکی ستەمکارانە بەرامبەر بە هەرێمی کوردستان دەگرێتە بەر قواری هەرێم بچووک دەکاتەوە بۆچی سەرۆکی پارتی دیموکراتی کوردستان سەرۆکی هەرێم سەرۆکی حکوومەت ناچنە بەردەم شاشەکانی ڕاگەیاندن لەسەر تەلەڤیزۆن بڵێن ئێمە لە بەغدا دەکشینەوە ئەمە هەیە ئەگەرم دۆخە بەردەوام بێت خسەریکە ئەمە بۆ ئاسانیە that simple دەردی ئینگلیزیڵێ ئەمە شتێکی ینی بۆ ئاسانیە نییە کە بەدەم ئێستا تۆ وتێ باشە ئەگەر ئەوە کرا معناوێت درزێکی گەورە ئەکەوێتە یەکریزی نێوان هێزە سیاسیەکان دوو جەمسەری سەرەکی بەڕێوەبردننی حکوومەت لەم وڵاتەیە ئەمەوەی شێتی نیشتیمانی کوردستان بێنە بەرچاوی خۆ ئەگەر ئێمە بکشینەوە وێشێتی نەکشێتەوە دوو جەمسەری زۆر توندی بەرامبەر یەکتری دروزە بێ یعنی تقریبا وەکو تەحسیل حاصل حکوومەت هەڵەوەشێتەوە حکوومەت هەڵوەشێتەوە لەم وەزع خەیراناوی شەرقی ئەوسەتا بێنە بەرچاوی خۆ چه فەوزایە دروزە بێ بۆیە مەسەلەی کشانەوە کاتێک کارتێکی گرنگە ئەو کاتێکە بەیەکەوە بێ together لایەنە سیاسیەکان بەیەکەوە بڵێن کاکە ئێمە هەمومان لە بەغا کشینەوە هەم بڵێن ئەندامانی پەرلەمانمان نەکشێنینەوە هەم وەزیرەکانمان نەکشێنینەوە هەم مدیر عامەکان نەکشێنینەوە هەم کۆی لایەنە سیاسەکانی هەرێمی کوردستان ئەو کاتە قووەتی هەیە ئەجینا بۆ نمونە یعنی لەم لە حەزایە بڵێن شێتی نیشتیمانی کوردستان بڕیار بە هەموو قواتی سیاسی خۆی لە بەغدا بکشێتەوە ئەو دەورەی نابێ ینی کارتێکی زعیفە کە بە یەکەوە بووی زۆر بەقوتە پێتان وایە ئەگەر ئێوە داوایەکی وا لەلایەنە سیاسیەکان کەم بە حیزب و ئۆپۆزیسیۆنەکانیشەوە بەدەم داواکاریەکە چانەوە دێن لە پێناو بژێوی و ژیانی هاوڵاتیان یان داواتان کردووە ئەگەر هیچ چارێک نەمێنێ عاقڵانەترین بڕیار ئەوەیە کە ئێمە لە بەغا بکشینەوە هەمومان بەیەکەوە بۆ ئەوەی یەک مووقفی یەکگرتو هاوبەش و ئینزارێک بین بە بەغا بڵێن کاکە تا ئێرە و بەس
لەمە زیاتر ینی لە دروستبوونی دەوڵەتی عێراقەوە ئەم میلەتە نامەتێکێشێ بەسە چارەسەر بەچی ئەزانی چارەسەر دەوڵەتی سربەخۆی کوردستان ئەو تەنیا چارەسەرێکە بۆ میلەتی کورد لەم بەشەی کوردستان لە هەرێمی کوردستان لە دوای ڕێفراندۆمەوە تۆ ئەو کاغەزە بەدەستەوەیە خەڵکەکە خۆی دەنگی وتۆتی من عێراقی نیم کە زۆری لێ نەکردووە و ئەمەش ئەم معاملەیە کە عەرەب لەگەڵ تاکات یعنی بەڕاستی هیچ ڕێگەیەک نییە باشترین ڕێگە ئەوەیە کە تۆ ممارەسەی من ناڵێم یانی تۆ ئەم شەو خەڵ ببینی و بەیانی ئەلانی دەوڵەتکەی بەڵام ممارەسەی دروستکردنی یا بڵێن بڕیاری چارەنووسی خۆت بیدە ئەم بڕیارە ئەمە بە لۆبیکردن نەکرێ ئەمە بە یەک ڕزی ئەکرێ ئەمە بە تێکۆشان نەکرێ بەڵام ئەبێت تەحمولیشە هەبێ یانی تۆ بتەوێ ئەو هەنگاوە بنێی ئەبێت ئامادەش بی 6 مانگ 7 مانگ ساڵێک بە تونێلێکی ناخۆشیات تێپەڕی بەڵام لەو بەری تونێلەکە ڕاستە ناو تونێلەکە تاریکە لەو بەری ڕۆشناییە سەرفرازیە بەڵام بێت تەحمولکەی هەموو میلەتان وایان کردووە بێ لۆبی بۆ بکەی نەموت ئەبێ لۆبی بۆ بکەی هەموو میلەتانی دنیا کە سەربەخۆبوون بەم شێوەیە سەربەخۆبوون خۆ کەس لەسەر سینی بۆی نەهێنان بڵێ فەرمو قوربان پێشکەشی بێ سەربەخۆی قوربانیان داوە چۆن دەستخۆشکاری زۆر